ڕۆژی چوارشەمە لایەنگرانی دۆناڵد ترەمپ بە هەڵکوتانە سەرباڵەخانەی کاپیتۆل جیهانیان تووشی شۆک کرد. ئەو کەسانەی هەڵیان کوتایە سەرباڵەخانەی کاپیتۆل کە هەردوو بارەگای ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی تێدایە شوێن کەوتەی دۆناڵد ترەمپ سەرۆکی وڵات بوون و لەسەر داوای ئەو ویستیان ڕێگری بکەن کۆنگرێس ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند بکات. ئەوانەی هێرشیان کردە سەر کۆنگرێس و بوونە هۆی پشێوی و دروستکردنی مەترسی لەسەر دیموکراسێتی ئەمریکا و هەژاندنی بەهێزترین دەسەڵات لە جیهان زۆرینەیان ناسراون و لە ڕاسترەوە توندڕەوەکانن کە بانگەشەی نازیەت دەکەن و ئاڵای کۆنفیدراڵی و جەنگی نێوخۆی ئەمریکایان هەڵکردبوو. یەکێک لە دیارترین کاراکتەرانی ڕووداوەکە ڕیچارد بارنێتە. ئەو پیاوێکە لە تەمەنی شەستەکاندایە و یەکێکە لە بانگەشەکارانی چەک هەڵگرتن. بارنێت کە خەڵکی ویلایەتی ئەرکنساسی سەر بە ویلایەتەکانی باشوورە چووە ناو کۆنگرێس و لەسەر کورسیەکەی نانسی پیلۆسی سەرۆکی کۆنگرێس دانیشت. لە وتەیەکیشی داوتی ئەمە شوێنی منە، من کەسێکی نیشتیمانیم، ئێرە نووسینگەی ئەو نییە بەڵکو ئێمە ڕادەستمان کردووە. هەروەها دەوترێت بارنێت ئەوەشی وتووە کە بەڕێکەوت چۆتە نووسینگەکەی نانسی پیلۆسی کاتێک بۆ شوێنی دەست بە ئاوگەیاندن گەڕاوە. هەروەها بەر لە جێهێشتنی شوێنەکە نووسراوێکی پڕ لە سوکایەتی بۆ پیلۆسی جێهێشتووە. ریچارد بارنێت دوای چوونە دەرەوە لە کۆنگرێس بە ڕۆژنامە نووسانی وت پێتان وایە کە دەترسم؟ بێگومان نەخێر، بەڵام ئەگەر هەیە کە ڕوبەڕووی زیندان بمەوە. بارنێت نازناوی بیگۆی هەیە و بەوە ناسراوەکە سەرکردایەتی گروپێک دەکات لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و تێیدا بانگەشە بۆ چەکداری دەکات. یەکێکی دیکە لە هێرشبەرانی سەر کۆنگرێس جاک ئەنجلی بوو کە شکل و شێوەیەکی سەیری هەبوو. میدیاکان زۆرینەیان چاویان لەسەر بوو بەهۆی ئەو دوو شاخەی کە بەسەریەوە بەستە بوو. ئەنجلی یەکێکە لەو کەسانەی کە بڕوای بە تیۆری پلانگێڕی هەیە. ئەم پیاوە کە لە سیەکانی تەمەنیدایە خەڵکی ویلایەتی ئەریزۆنایە و چەند جارێک لە خۆپیشاندانەکانی پشتیوانی لە ترامپ بینراوە. ئەنجلی یەکێکە لە ئەندامانی بزوتنەوەی QAnon کە پشتیوانی لە تیۆری پلانگێڕی دەکەن و ترامپ وەک پاڵەوان دەبینن. هەروەها چوونە سەر کۆنگرێسی بە سەرکەوتن ناوبرد. کەسێکی دیکەش کە میدیاکان فۆکەسیان لەسەری بوو ماتیۆ هیمباک بوو. ئەو گەنجێکی تەمەن 29 ساڵە و وەک کەسێکی توندڕە و ناسراوە لە نەوەی نازیە نوێیەکانە و بڕوای بە گەورەی ڕەگەزی سپی پێست هەیە. هیمباک یەکێکە لە ڕێکخەرانی ئەو کۆبوونەوەی کە ڕاسترەوە توندڕەوەکان لە شارلۆتسڤیل لە مانگی ئابدا بەڕێوە چوو کە تێیدا یەکێک لە نازیە نوێیەکان ژنێکی کوشت. هەروەها ئادەم جۆنسۆن کە بەوە ناسراوە مێزەکەی بەردەم نانسی پیلۆسی دزی یەکێکە لە ڕاسترەوە توندڕەوەکان و خەڵکی ویلایەتی فلۆریدایە. بەهۆی ئەو دیمەنەش کە پێوە دەرکەوت هاوسەرەکەی کە پزیشکە ڕوبەڕووی لێ شاوێک نامەی گاڵتە ئامێز بوویەوە. چالاکوانێکی دیکە ئەو هێرشەی سەر کاپیتۆل ئاشلی بابیت بوو. ئەو ژنێک بوو پێشتر 14 ساڵ لە هێزی ئاسمانی ئەمریکا خزمەتی کردووە. بابیت شوشەیەکی شکاند و هەوڵیدا بچێتە یەکێک لە ڕێڕەوەکانی کۆنگرێس، بەڵام لەلایەن پۆلیسەوە تەقەی لێکرا و بە سەختی بریندار بوو. دواتر بەهۆی سەختی برینەکەی گیانی لەدەستدا. بابیت چالاکوانێک بوو کە بڕوای بە تیۆری پلانگێڕی هەبوو. هەروەها بانگەشەی ئەوەی دەکرد کە ترامپ ئەمریکا لە تاریکیەوە بۆ ڕووناکی دەبات.